سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش دوای ئەوەی ئەنجامی تاقیکردنەوەکان ڕاگەیەندران لە هەرێمی کوردستان ناوە قوتابیان لەسەر ئاستی پەروەردەکان یەکەم و دووەم و سێمەکانیان بەدیار ئەکەوێتن. دوێنێ قوتابیەکمان هەر لە سنووری پەروەردەی ڕەواندز بەسەرکردەوە کە یەکەمی سەرپەروەردەی ڕەواندز بوو. ئەمڕۆژ قوتابیەکی تر هەر لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی ڕەواندز بەسەرەکەینەوە، بەڵام لە گوندی بەرزێوەین کەوابێ ئەوە دەرەخا لە سیستەمی خوێندنی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە جیاوازیەک نیە لە بینی شار و گوندە. بۆیە ئەو قوتابیەی لەسەر ئاستی پەروەردەی ڕەواندز پلەی دووەمی بەدەستهێناوە قوتابیەکی کچە لە یەکێک لە قوتابخانەکانی سنووری پەروەردەی ڕەواندز کە قوتابخانەی ئامادەیی شەید حەسەن ئاغای تێکهەڵاوە لە گوندی بەرزێوە، خات و هێریبان خالید بە کۆنمرەی 97.4 توانیوێتی پلەی دووەم لەسەر ئاستی پەروەردەی ڕەواندز بەدەستبێنێتن و لەسەر ئاستی هەرێمیش لە ڕیزبەندیەکان لە ڕیزبەندی دێمە بۆ ئیدارەی سۆرانیش دواتر کە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران ئەنجامەکانی بە تەواوی یەکلا کردەوە دیار ئەبێ ئاخۆ لە دووەمەکانە بێت یا لە سێمەکان. من پێم خۆشە چیرۆکی سەرکەوتنی هێریڤان لە زاری ئەوە ببیستین. هێریڤان خان ئەگەر بێتە لای ئێمە بە ناوی زاری کرمانجی پیرۆزباییت لێ ئەەکەین و دڵخۆشینکەوە ئەو ئەنجامەت بەدەستهێناوە بۆمان ڕوونکەیتەوە چیرۆکی سەرکەوتنی تۆ چۆن بوو؟ پێشەشی بەخێراتنی زاری کرمانجەکەن بەڕاستی پێخۆشحاڵین بە هاتنتان. ئەکەیت شتی جوان شتی باش شەونخۆنی ئەوێ ماندیبوونی ئەوێ ئەلحەمدولیلا کە خودای گەورە توانای بە مندایە بتوانم تێبکۆشم هەوڵ بدەم بە خاتری گەیشتن بە ئامانج و مەقسەدی خۆم لەخوای بە زیادی وێ کە توانیم بە هەوڵ و تێکۆشانێکی زۆر بگەم بە ئاواتی خۆم شەونخۆنی چەند ساڵی خۆم بە ئامانج بگەینم ئەلحەمدولیلا. چۆن بەرنامە و پلانت دانا بۆ قۆناغی 12 بۆ ئەوەی ئەنجامێکی باشی لێ بەدەستبێنی بۆ پێی قۆناغێکی گرنگ و هەستیارە بۆ قوتابی؟ طبعا لە سەرەتای دەستپێکردنم هەر بە ئامانجی دەرزێکی باش بە باوەڕ بەخۆبوونم متوانە بەخۆبوونێکی زۆرەوە دەستم پێکرد. لە سەرەتای نیا هەر لە سەرەتاوە ئەو نیازم هەبوو کە بچمە کۆرس و شتێ هەوەرگرم. لە دوای قەرارمدا کە نەچم لێ لە ماڵێ دەستم پێکرد و لە سەرەتای هاوینەوە بە باوەڕ بەخۆبوون متوانە بەخۆبوونێکی زۆرەوە دەستم پێکرد و ئەلحەمدولیلا سەرکەوتم. تۆ بەشداری هیچ خولێکت نەکردووە و مامۆستای تایبەتت هەبووە یا تەنها ئەو مامۆستانەی قوتابخانە؟ نا بە حکمی ئەوەی مشکلەی هاتوو چۆم هەبوو لە کاتی هاوینی لێ نەمتوانی بەشداری کۆرسەکان بکەم و هەر لەگەر مامۆستای مەکتەبی خۆم ڕۆیشتیمە ساڵانە و ئەلحەمدولیلا سەرکەوتم. قۆناغەکانی تری خوێندنیش ئاوازیرەک بووی و ئەنجامی باشت بەدەستهێناوە؟ الحەمدولیلا کە خوای گەورە و توانایی بە مندایە بتوانم بۆ پەڕی تواناوە هەوڵ بدەم و درێغی لێ نەکەم لە زۆربەی ساڵەکان توانیتم بە سەرکەوتنەوە بەڕێ بکەم. تۆ کۆنمرەکەت 97.4 دەیە، پێت وایە نمرە تەواو دەرخەری زیرەکی قوتابیە یا کۆمەڵێ بەهرە و توانایتر هەیە بە نمرە پێوەەر ناکرێت؟ ئەکید نمرە پێوەەر نییە. ئینسان هەر ئینسانێک و بەهرەی تایبەت بەخۆی هەیە، هەر ئینسانێک و لە بوارێک تایبەت خۆیە بینیتەوە ناکرێت نمرە بکرێتە پێوەەر لۆ ئامانج و داهاتووی ڕۆژگار. تۆ لە قوتابخانەیەکی حکومی بووی، لە گوندیش بووی، ئەو ئەنجامت بەدەستهێناوە. مەبەستت بوو کە بۆ پۆلی 12 هەر لێرە بمێنیتەوە یا لە پلانتدا هەبوو بچیتە شار و بڵێ لە قوتابخانەیەکی ناو شار درێژە بە خوێندن بدەم؟ طبعا ئەمن لەو تەڵەبە بەبەختانە بووم کە مامۆستای من نمونەیی بوون لێ قەت ئەسڵان بە مێشکیشمدا نەهاتیە کە بچمە مەکتەبی دیکە و مەکتەبی خۆم بگۆڕم بەرەو مامۆستانی ئێرە مامۆستایانی ئامادەی شەید حەسەن ئاغا بەردەوام پاڵپشتی من بوون و هاندەرم بوون بەردەوام پشگیریان کردیمە بۆ پەڕیماندی بوونەوە ئەو چەند ساڵیان لەگەر من تێپەڕ کردیە و طبعا مدیری جێپەنجەی دیار بوو شتەکە ئاشکرای کە مدیرایەتی خۆی سەلماند بوو و لۆ من جێی فەخر و شانازیە کە توانیتم لەگەر مامۆستای پڕ ئەزموو لەگەر سافرەی ئەو هەلی هات ئەو ساڵی خوێندنم بەڕێ بکەم. چێ ئەو هەواڵەی پێدای کە ئەنجامێکی ئاوات بەدەستهێناوە خۆت ئەنجامەکەت دۆزیەوە لە ڕێگەی گەڕان لە نێو تۆڕی کۆمەڵات و یا ئەو پەیجەی دیاری کرابوو یا کەسێک پێی ڕاگەیاند؟ طبعا ئەو شەوەی لە 8 و قەرار بوو ئەنجامەکان ڕابگەیاندرا لە لینکەکەی خەریک بووم بە 3 مۆبایلەوە خەریک بووم لە شڵەژاوی و لە لەبەروی بە حکمەوەی زۆر سترێس بووم نەئەبووە لۆتی زۆر لەسەر بوو. ئەو کاتی کە پورم و ئانیش دیار بوو زۆر بەپەرۆژ بوون لەو کاتی تەلەفۆنیان کرد بخۆم نەمتوانی ڕێک کۆ دوشتەکانم لۆ کچی پورم ڕەوانە کرد ئەو لۆی کردمە و ئەو خەبەرەکەی پێڕاگەیاندم. ئێستا ئەو نمرەیە بە دڵی تۆیە ڕێک ئەنجام و ئەو نمرەی بەدەستهێناوە ئی تۆیە احترازێکت لەسەری؟
طبعا آخر ڕۆژی امتحانات کە هاتمەوە لەگەر برام دەرەجە و غەڵەتی و شتەکانمان لێک داوە ئەو کاتی 97ماندا نابوو ئەوە بووە الحەمدلله 97تیشم لە هاتەوە. تۆ باسی ئەو چیرۆکم بۆ بکە لەو ژوورەیت خوێندەوە بینەرانی زاری کرمانجی ژوورێکی 3/5 ئەوە لە خێزانێکی مامناوەند و هەژاریشە بۆ ئەوەی نەڵێن کە بڵێن تەنها خەڵکی دەوڵەمەند و خوا پێدا و ئەتوانێن نمرە بەدەست بێنێتن ئەمە ئەو مێزەیە ئەگەر هاوکارم بتوانێت وێنەی بگرێتن کە هێریڤان لەسەری خوێندووە وەکو خۆی باسی ئەکا هێریڤان تۆ چیرۆکی ئەو مێزەم بۆ باس کە چەند ساڵە تۆ لەسەر ئەو مێزە ئەخوێنیت؟ طبعا بە درێژایی 12 ساڵ شەو نخوونیمدایە ئەو شەوانەی کە کارەبا نەبووە بەلایەت خوێندیتمیان ئەو ڕۆژانەی لە چاری بەیانیەوە بە ئاگا بووم ڕۆژانێکی سەخت بوون ئەمە بەڕاستی ئەو خۆشیەکە من ئەو دوو ڕۆژە تێدام بەزێدەوە قەرەبووی ئەو سەختیە کردیتەوە. چەند کاتژمێر دەخوین بە تایبەتی بۆ پۆلی 12 بەرنامەکەت چۆن بوو؟ طبعا بەپێی توانە و بەپێی پێویستی ینی ڕۆژ هەبووە ئیمتحانوان هەبووە من 2 ڕۆژ پێش ئیمتحانەکەی خۆم لە ئامادە کردیا جاری وەش هەبووە وازبێک هەفتم لەسەر کۆبیتەوە ینی بەپێی کات بەپێی توانە بەپێی هەوڵدانی خۆت. ئەو مێزەت چی ئەگەێنێ لایتەوە هەر دەیهێڵیتەوە لە کنەخۆت لەبەرەوەی زۆربەی قۆناغەکانی خوێن لەسەر ئەو مێزە بوو هەستە کرد ئەوە بەختێکی باشت بۆ بێنێ؟ ئەکید ماندیبوونی چەند ساڵم لەسەر ئەو مێزەی بووە ئەکرێت بیهەڵمەوە لۆ خۆم وەکو یادگاریەک ببینی تۆ لە ژیانم. ئەوەی تر ئەتەوێت لە چ کۆلێژ و بەشێک وەربگیرەی وە چ داواکاریەکیش؟ طبعا پزیشکی دکتۆر ڕێبوار بەرزەوەی لۆ من هەندێکی باش بکە هەتا پزیشکی هەڵبژێرم پزیشکی خەونی من بووە هەرچەندە لە سەرەتاوەش ئەمە ئەمن لەوانم کە زۆر بە قەناعەتم و دایم باوەڕم وا بوو کە ئەو پلان و بەرنامەی خوددا داینایە لۆ من زۆر جوانترە لە خەون و ئاواتی من لۆ بە دڵێکی پڕ یەقینەوە بۆ پەڕی متمانەوە ڕاستپاردەی خوددام کرد ئەوە بۆ قەدەری خوددا و ئاواتی من یەکشت بوو الحەمدلله بەنیازی پزیشکیم و پشتیوانی خوددا ئەچم. چ داوایەکت لە وەزیری پەروەردە لە بەرپرسانی بواری پەروەردە هەیە لە بۆ قوتابخانەکەت بۆ خۆت ئەتەوێت چ داوایەکی؟ طبعا زۆرم پێخۆش بکە لە سۆران بەشی توبی بەشی پزیشکی هەبی ئەمە بەداخەوم کەنیە و بەناچاری ئەم دەبی لێرەوە بچمە هەولێر کە ئەولۆ من ڕەنگە سەخت بی داواکارم لە وەزارەتی پەروەردە ئەگەر ڕساوەش ئەو باوردۆخانە بکە. خۆش بێ سپاس بۆ تۆ خات و هێریڤان. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێمە هەوڵەدەین هەم باوکی ئەو قوتابی هەم مامۆستا محەممەدی شۆک و بەڕێوەبەری قوتابخانە سەرەتاگەر لە باوکی بپرسم مام خالی دەگەر بێتە لای من لێت بپرسین تا چەند دڵخۆشی بۆی کە خات و هێریڤانی کچت لە پۆلی 12 ئەو ئەنجامە باشەی بەدەستێنەوە؟ وەڵاهی زۆر خۆشحاڵ بووم. چیت بۆ کردووە وەکو باوکێک تا چەند هاوکاریت کردووە؟ وەڵای بێغای دەرەجە هاوکاریم کردووە پێم خۆش بووە. ئیشوکار لە ئیشوکاری ماڵەوە ئیشوکارتان پێ ئەکریا پشوتان پێدا بوو؟ ناوەڵا پشومان پێدا بوو هیچ ئیسمان پێ ناکرد هیچ حتایم بەس ئەی خوێن ئەبەرێ. ئەو ئەنجامێکی ئێستا بەدەستی هێناوە تا چەند بۆ تۆ مایەی دڵخۆشیە؟ وەڵای بێغای دەرەجە دڵخۆشە لۆمە ئاری وەڵا زۆر پێ دڵخۆش بوومە لەخوای بەزادی بێ. وەکو پیشە و فەرمانبەرایەتی کارگوزاری لەو قوتابخانەیە کچەکەش هەر لە هەمان ئەو قوتابخانەیە بووە تا چەند ئەو قوتابخانێک لا خۆشەویسترە بێ لێرە بووە؟ وەڵاهی هەتا مای مەلەکم هەر خۆشەویستە ئاری وەڵا قوتابخانە هەر لەکن خۆشەویستە زۆر بێغای دەرەجە. خالی زۆر سپاس بۆ پاڵپشتیت. هێریڤان خان قسەیەکی ترت هەبوو ئەو جا مامۆستا محەممەد ئەدوێنم وەکو بەڕێوەبەری قوتابخانە چی ترت مابوو؟ طبعا وەکو باسم کرد ئەمە لەو تەڵەبە بەبەختانم کە هەم مامۆستام نمونەی بوو هەم عایلەشم بە سەربەرزیەوە بابی ئازیزم کە بەردەوام پاڵپشتی من بووە وەکو شاخێک لە پشتی من بووە و بۆ پەڕی ڕەنج و ماندووبوون و ئەمنی تا ئێرە هینایە دایژیان کە بە درێژایی ژیان قوربانی لە پێناو مندایە بە تایبەتریش ئەو ساڵ ئەمن تا مامە قەرزداریانم بەڕاستی. داکم بەڵێ بابم بەڵێ طبعا پاڵپشتیوان پاڵپشتی ئائیلە پاڵپشتی مامۆستا لۆ من زۆر پێویست بوو زۆر پشتگیرم بوون پاڵپشتم بوون ئەوەی ئەوڕۆ من بەدەستم هینایە بە ماندیبوونی ئەوانە لە خوددا داواکارم پاداشتیان بداتەوە سەرفرازی دنیا و قیامەتیانکە. خۆش بێ سەرکەوتوبی مامۆستا محەممەد وەکو بەڕێوەبەری قوتابخانەی ئامادەیی شەید ئەسەناغا لە بەرزێوە لەگەڵمانە بێت کە بەردەوام ساڵانە لە نێو ڕیزبەندی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕەواندز ئەو قوتابخانەیە نمرەی بەرزی لێ بەدەساتەوە. مامۆستا محەممەد ئەم کاتتان باش بۆ ئەم ساڵیش یەکێک لە قوتابیەکانی قوتابخانەکەی ئێوە دووەمی سەر پەروەردەی ڕەواندزە چ پەیامێک؟
ئەو کاتەوە باش زۆر بەخێربەی و بەخێراتنی زاری کرمانزی ئەەکەین ئەو ستافە بەڕێزە خۆشحاڵین بە هاتنتان بۆ لای قوتابخانەکەمان و لای ئەو قوتابیە بەڕێزە ئەمە بەڕاستی پیرۆزبایی لە هێریبان خان ئەەکەین و لە دایک و باوشی و لە کەسوکاری و لە مامۆستایان و لە قوتابخانە کە توانی بەڕاستی بەهۆی ئەو شەو نخوونی ئەو ماندی منی خۆیەوە پلێکی وا بەدەست بێنی زۆر خۆشحاڵین بەڕاستی هەمومان مامۆستایان زۆر شەوی ڕابردوو لە لای ئێمە بوون باسمان دەکرد ئەمە دەستخۆشی دێکەن هیوادارین لە داهاتوش لە شوێنێکی باش و نمرێکی باشتر بەدەست بێنی ئینشاءالله و هەروەها ئەمە هەر پێشتر یعنی زۆر جار مامۆستایان لە قوتابخانە باسی ئەوەمانە کرد کە لی تێڕە ئەبینین کە لە داهاتوو ببیتە شتێک ئەو ئەنجامەشی بەدەستهێنا بەڕاستی خۆشحاڵ بوون. جگە لە هێریڤان تەڵەبەی تریشتان کە باستان لەوە کرد پێشتر کە نمرەیان بەرزە و بەڵام تاقیکردنەوەیان هێشتۆتەوە بۆ خولی دووەم یعنی ئەنجامی باشتریش هەیە لە خولی دووەم زیاتر بەدەست بێت. بێگومان هێریڤان خان دووەمە لەسەر ئاسی پەروەردەی ڕەواندز لەوانەیە دووەم یاخود سێم لەسەر ئاسی ئیدارەی سۆران بیت و لەسەر ئاسی هەرمیش پێچی دێم بیت ئەوە جێگای دەستخۆشی و خۆشحاڵی ئێمەیە شانازی پێوەکەین و بەنسبەت تەڵەبەی ترشمان هەیە لەویش نمرەی زیاتر هەیە بەڵام دەرسێکی ماوە یان دوو دەرسی ماوە ئەوش لە بۆ خولی دووەم دایم زانستی وایە حەزی لە دەرەجەیە لە نمرەی باشە بۆیە هیچ خراوەتە خولی دووەم ئیشار لە خولی دووەم نمرەی باشتر دەهێت. زۆر جارێڵێن قوتابخانەکانی گوند وەک پێویستینە باشە قوتابخانەکەیەوە بۆ نمرە بەرزەوە گوندە ئامادەییشی لێ هەیە و ئەو نمرە بەرزانەشی لێ دێن کەوا بێ ئەوە چ وەڵامێکی ئەو خەڵکادا بۆ خۆی مامۆستاجیان ینی فەرق نییە لە بەنی شار و گوند تەنانەت لە گوند زۆر قوتابی باشتر ئەتوانی بخوێنی و نمرەی باشتر بەدەستبێنی ئەمە پێشترش لە ڕابردوو تەڵەبان هەبوو لەسەر ئاسی پەروەردەی ڕەواندز یەکەم بۆ ئێستا لە توبە و هەروەها دووەم سێممان هەبووە هیچ جیاوازێک نابینم یعنی قوتابخانەی ئێمەش نمونەیە بەڕاستینەوە کەمە بە شان و باڵی خۆمان هەڵبڕی ئیتر ئەوەش جێگای دەستخۆشی مامۆستایانە مادیبوونی مامۆستایانە کە توانیان ئەو جۆرە قوتابیان لە پەروەردە بکەن و ئەو علمیان پێ بگەین و نمرێکی وا بەدەست بێنن. دەستان خۆش بێ مامۆستا زۆر سپاسکەوە لەگەڵمان بووی دەست خۆش بێ بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان بەسەرکردنەوەی خانەوادەی خات و هێریڤان خالید بوو کەوا لە سنووری پەروەردەی ڕەواندز پلەی دووەمی بەدەستێناوە لە بەشی زانستی بە کۆنمرەی 97.14 تاکە داواکاری ئەوە بوو کە کۆلێژی پزیشکی لە زانکۆی سۆران بکرێتەوە بۆ ئەوەی بتوانێت یایدا بخوێنێتن نەچێت بۆ هەولێر وەکو کار ئاسانیەک ئەمە داواکاری و پەیامەکەی خات و هێریڤان بوو.